لەلایەنی شەڕەکەدان و ڕوونکردنەوەیەکیشمان دەرکردووە بۆ گیان لەدەستدان. مازانی بەیاننامەیەکمان دەرکرد لەو بەیاننامە تەپۆ پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان زیاد دەکرد ڕوودا بەرامبەر ڕۆژنامەنووسانی ئەوێ شاوە لە هەرێمی کوردستان و زیاتر کەناڵەکە سەبارەت بۆ مەسەلەی ئەمڕۆ بێگومان ڕۆژی دوی مانگ 11 ساڵێک بە پێی بڕیارێکی وێنامی ڕۆژی قورتار نەبوونی تاوانبارانی دیژی ڕۆژنامەنووسیە. ئێمە ئەوڕۆ جگەلەوەی کە لەژنێدا کۆچی پرسکۆنفرانسێک کرد ویستمان هەواڵی ئەوە ڕابگەێنین کە لە داهاتوێکی نزیکە لەگە وەزارەتی ناوخۆی حکوومەت هەرێمی کوردستان دەگەینە لێک تێگەیشتنێک. لێک تێگەیشتنەکە پەیوەندی باوە هەیە یەکێک لە گرفتەکانی ڕۆژنامەنووسان لە ساڵنی ڕابردوو ئەوە بووە کاتێ ڕۆژنامەنووس بە تابەتی لە کاتی ڕووماڵکردن بوونی ڕووداوەکاندا تووشی پێشلکاری دەبووە بە تابەتی لەلایەن هێزە ئەمنیەکان مەبەستمان ئاسایش پۆلیس پێشمەرگە بووە کە ڕۆژنامە ساڵی 2014 پێشتر زۆرێک لێک تێگەیشتن هەبوو تا زۆربەی ڕێکخراوەکانیش ڕۆژنامەنووسان داوایان کرد وەزارەتی ناوخۆ و سەندیکە بازێک بکەن بۆ ڕۆژنامەنووسان. ئێستا ئێمە لە دوحی حکوومەت هەرێمی کوردستانمان کرد و ئێستاش هاوکارم کاک دکتۆر سامی بەڕێوەبەرگشتی دیوانی وەزارەتی ناوخۆ لێرەیە لە ماوەی نزیکدا مەبدەی گەشتنەوە ڕێککەوتنەکە بازێک بە سێڤەن نەمبەرێک بکرێ لەگەڵ وەزارەتی ناوخۆ لە سەندیکا تۆمار دەکرێت و هەروەها مەسەلەی ئێلەجی شار ئێمە هەمیشە ئەومان لەبەر چاوە کە ڕۆژنامەنووس کەس دەبێ هەمیشە ڕەوشی ناخوازراوی لە پێش چاو بێ بۆ هەر ڕەوشێکی نەخوازراو لە مەودە گەیشتونە ئەوەی کە هێلەجی ڕۆژنامەنووسی مێدیا دابین بکرێت لە سەرخەرجی دزگاکان خۆی بە سێڤەن نەمبەرێک ئەویش بە ڕێککەوتن لە وەزارەتی ناوخۆ. سێ ئێمە ڕێککەوتن لەوەی خۆلی ڕاهێنان مەشق بکرێتەوە لە نێوان وەزارەتی ناوخۆ و ڕۆژنامەنووسان چۆن کارمەندی ناوخۆ مامەلا لەگەڵ ڕۆژنامەنووسان کە لە کات ڕووماڵ ڕووداوەکان و ڕۆژنامەنووسانیش چۆن بزانن بەکاری پرۆفشنالی خۆیان هەڵبستن بە مامەلەکردن لە ڕێزگرتن لە کارمەندانی ناوخۆ ئاسایش و هێزەکانی ناوخۆ بەگشتی. بەتەمای یاداشتێکی لێک تێگەیشتن لەگەڵ سەندیگای ڕۆژنامەنووسان ئامادە بکەین کە زۆر بابەتی دەدات جەنابی حاکم ئیشارەتی پێدا بە تایبەتی بابەتێکی زۆر گرنگ کە وەزارەتی ناوخۆ لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی پێدەدات ئەوەی پێگەیاندنی پۆلیس و هێنانی بەو ئاستەی کە بتوانێت مامەڵە لەگەڵ ڕووداوەکان بکات. ئێمە پەیمانگای پەرەپێدانی ئەمنی و کارگیر و تەکنۆلۆژیای زانیاری لە وەزارەتی ناوخۆ هەیە کە دەستگایەکی پرۆفێشناڵە کاری ئەوەیە خولی ڕاهێنان بۆ کارمەندان و ئەفسارانی وەزارەتی ناوخۆ بکاتەوە. یەکێک لەو بابەتە گرنگانەی کە وەزارەتی ناوخۆ گرنگی بدات لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کردنەوەی خولی ڕاهێنان بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دەستگا ڕاگەیاندنەکان لەگەڵ ڕۆژنامەنووسان و چۆننی پاراستنی سەلامەتیان بۆ ئەفسەران و کارمەندانی هێزەکانی ئاسایش ناوخۆ. هەروەها هەوڵ دەدەین کە پرۆگرامی پاراستنی سەلامەتی ڕۆژنامەنووسان بکەینە بە پرۆگرامێکی ئەکادمی و دیراست دەکرێت چۆن بخێنێ ناو پرۆگرامەکانی خوێندنی دام و دەستگا تعلیمەکانی وەزارەتی ناوخۆ لە ئایندەیەکی نزیک و چۆن لە زانکۆکان ئێستا وەکو منهاجێک پەیڕەو کراوە ئێمەش محاولە دەکەین بەو شێوەیە منهاجێکی ڕێکوپێک ئامادە بکەین بۆ پێگەیاندنی ئەفسەر و کارمەندانی وەزارەتی ناوخۆ. هەروەها ئێمە ئامادەین لەو پەیمانگایە خول بکەینەوە بۆ برا ڕۆژنامەنووسەکانمان کە یان خولی هاوبەش بکەینەوە لەگەڵ برادەرانی ئەفسەر و کارمەند ڕۆژنامەنووسەکان بۆ زیاتر لە یەک تێگەیشتن و پرۆفێشناڵانە بتوانن ڕووداوەکان ڕووماڵ بکەن. بەداخەوە هەندێک جار لە دەستگا ڕاگەیاندنەکان ڕووداوێکی نەخوازرا و ڕوودەدات هێشتا لێکۆڵینەوە لە دەستپێکدایە و سەرەداوەکان کۆ نەکراوەتەوە و لێکدانەوەی زۆر جیاوازی بۆ دەکرێت و دەستگا ڕاگەیاندنەکان بڕیار دەدەن کە ئەمە حادیسەکە بەم شێوە ڕێداوە هێشتا لێکۆڵینەوەکان دەستی پێ نەکردووە و کۆتایی پێ نەهاتووە. هەندێک جاریش گلەی هەیە لە وەزارەتی ناوخۆ گوایە ڕۆژنامەنووس دەرگیر دەکرێت. ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ کە دەستگایەکی تەنفیزی بۆمان نییە هیچ کەس دەستگیر بکەین بەبێ بڕیارەکانی دادگا. ئەگەر بڕیارە لە دادگا دەربچێت وەکو دەسەڵاتی تەنفیزی وەزارەتی ناوخۆ ئەو بڕیارانە جێبەجێ دەکات و ئێمە بۆمان نییە لە بڕیارەکانی دادگا دەربچین. زۆر جارگەلەیە دەکرێت دەڵێ کاری بە
یاسای کاری ڕێخستنی کاری ڕۆژنامەوانی ناکرێت ژمارە 35 ساڵی 2007 و کار بە یاسەکانی تر دەکەوت و یاسای سزادانی عێراقی ئێمە لە کاتی هەبوونی کەیسێک دادگا بڕیار دەدات دادوەری لێکۆڵینەوە بڕیار دەدات کار بە چی یاسایەک دەکات لەوانەیە لە دەستپێکی ڕووداوەکە کار بە یەکێ لە دەقەکانی یاسای سزادانی عێراقی بکات و دواتر لە لێکۆڵینەوەدا ئەو ئەگەر ڕۆژنامەنووس بێت و یاسای کاری ڕۆژنامەوانی لەسەر جێبەجێ بکرێت مادەی قانونەکە دەگۆڕێت و بۆ دادگا دەرگا و جەنابی حاکمش ئیشارەت بێدا لە ساڵ 1990 ئەو کەیسانە بەو بۆ یاسایەک لاکراوەتەوە.